سڵاو لە بینەران و گوێگرانی ئەزیزانی داکۆک ئەمڕۆژ لە بەرواری 5/12/2025 ڕێکخراوی داکۆک لە یادی 12هەمین ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی کردەوە لە 7 شاری گەورەی بەریتانیا. کاوەگەرمیانی ئەو نووسەرە و ڕۆژنامەنووسەیی کە تەنها خۆی پێنووسەکەی بوون، بەڵام ترسی خست بووە سەردڵی هەرچی بەرپرس و دەسەڵاتدارە، چ بە پۆلیس و ئاسایش و ئەو بەرپرسانەش زۆر هەوڵی بە تۆمەت و سوکایەتی هەوڵیاندا بۆ ڕاگررتنی کاوەگەرمیانی، بەڵام کاوەگەرمیانی بۆ خۆی پێنووسەکەی هیچ شتێک نەیتوانی ئەو هەوڵانش نەیانتوانی کە ڕای بگرن. باری 5/12/2023 کاوەگەرمیانی بۆ هەمیشە ماڵاوای لێکردن و ئیدیمۆمی تەمەنی کاوەگەرمیانی کوژایەوە. بەڵام دەنجی هەرزیندووە و کە لە ناوان هەزاران گەنجی کورد لە وڵاتانی ئەوروپادا. ئێمە وەکو گەنجانی کورد لە ئەوروپا هەمیشە بەردەوامین لەسەر ڕێبازەکەی کاوەگەرمیانی کە تەنها هێزی مەقەڵەمە، بۆ ئەم مەبەستەش ئەچینە لای ئەندامانی ڕێکخراوی داکۆک. بەناوی خوددا ئەمڕۆ ئێمە هەواڵانمە لە ڕێکخراوی داکۆک هەستان بەیادکردنەوەی شەهیدی قەڵەم، شەهیدی ڕێگەی ڕاستی ڕووناچی کاوەگەرمیانی کە لایەن دەسەڵاتی کوردی و تایبەتر هێشەتی نیشتیمانی کوردستان و تیرۆر کرا بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە. ئەو ئەمڕۆ دووباتمان کردەوە دەیڵێنەوە کاوە و هەواڵانی هەمیشە لە دڵمان نادەبێنەوە. بەناوی خوا ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەستان بەیادکردنەوەی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی کە 12 ساڵ پێش ئێستا لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا و هێشتا بکەرانی ئەم کارە دەستگیر نەکراوە. ئەمڕۆ ئەندامان ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەوە بۆ 12هەمین ساڵیادی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی. لێرە ئەمە دەمانەوێت جەخت لەوە بکەینەوە کە شەهیدبوونی کاوەگەرمیانیمان بەڕاستی پێ ناخۆش نیە، چونکە ئێمە هەر یەکێک لە ئەندامانێک کە لێرە دەیبینی خۆمان داناوە بۆ شەهیدکردن، بریندارکردن، سجنکردن، هەر کارێک لەمانە، بەڵام ئەوەی جێگای سەرنجە تاکو ئێستا دەمانەوێت جەختی لێ بکەینەوە بکەرانی ئەم کارە تا ئێستاش بە ئازادی دەسوڕێنەوە بە سزای یاسایی خۆیان نەگەیشتووە. ئەوەی ئێمەی کۆ کردوێتەوە بە تەنیا یادکردنەوەی کاوە نییە، بەڵکو بەردەوامیدانە بە ڕێباز و خەباتەکەی. ئەوە بوو هۆکاری تیرۆرکردنی کاوەگەرمیانی، داواکردنی ژیانێکی باشتر و دەرخستنی گەندەڵبوون و کە منیش داوا دەکەم و منیش هەڕەشەم لەسرە بۆ تیرۆرکردن ئەگەر نەوەستم، بەڵام بە هەموو ئەو دز و جەردە و پیاوکوژانە دەڵێم من ناوەستم و بەردەوام دەبم و داوای ئازادی دەکەم. ئێمە وەکوڕەوەندی کردی ڕێکخراوی داکۆک هەستان بەگربوونەوەیەک بۆ 12هەمین ساڵیادی تیرۆرکردنی کاوەگەرمیانی لەلایەن سەرانی یەکەتیەوە. ئەمڕۆ خۆ پیشاندانی وەکمان کرد دژ بە دوو بنەماڵی دز و جەردە و خوێن ڕێژ کە بوونەتە هۆی لەناوبردننی نیوەی میلەتی کورد، بوونەتە هۆی ئاوارەکردنی میلەتی کورد. هیوادارم بە زووترین کات لە سەر تەختی بێنە خوارەوە بدرێنە دادگاکان. ڕۆکۆ ئەندامانی ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لە ساڵیادی تیرۆرکردنی کاوەگەرمیانی کە بە دەستێکی بکوژ و ڕەشی ناویەکێتی تیرۆر کرا، کە بەداخەوە ئێستاش بکوژانی سەرسەریان و خوێڕخێڕیانە لە دەرەوە بازانانە دەسوڕێنەوە و هیچ محاسەبەیەک نەکراوە، هیچ زارگەیەک نەکراوە. بەداخەوە کە پارتیش لەو چەند ڕۆژەی ڕابردوو ڕاگواس و تعریبێکی کرد هاوشێوەی بەحەز کە بەڕاستی دانەی دەکەین. دەستخۆشیتان لێکەم بە بۆنەی بە ساڵیادکردنەوەی تیرۆرکردنی شەهید کاوەگەرمیانی. من وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری ماجلسەر بەشداریان خۆپشاندانم کردووە بە توندترین شێوە ئیدانەی ئەو کاراکەم. هیوادارم بکەرانی ئەم کارە بە سزای یاسایی خۆیان بگەن. 10 ساڵ بەر لە ئێستا لەلایەن چەند کەسێک کاوەگەرمیانی شەهیدی قەڵەم لە ناو ماڵەکەی خۆی تیرۆر کرا. هەتا داکۆک مابێ یادکردنەوەی ڕۆژنامەنووسان و بەردەوامە لەگەڵ ساڵاکوانە. بەڵێ هاوڕان وەک دەزانن ئەوڕۆ 5/12 ڕۆژێکی ڕەش و تاریکە لە مێژووی نەتەواتی کورد بە تایبەت ڕۆژنامەنووسان کە لەو ڕۆژە هەستان بە کوشتن و تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی کە داوای مافی گەلی کورد و داوای حەقی خەڵکی دەکرد، بەڵام حزبی دەسەڵات بە تایبەتی یەکێتی دەسەڵاتدارانی یەکێتی هەستان بە وەڵامدانەوە بە گولە ئەوەش هەر بەوەش نەوەستان چەندین ڕۆژنامەنووسی تریان کوشتووە و بەردەوامن لە تیرۆرکردن و کوشتنی ڕۆژنامەنووسان. تێکدا ئێمە لێرەین بۆ یادی 12 ساڵی شەهیدکردنی کاوەگەرمیانی، بەڵام هێشتا کوشتن و بڕین و تیرۆرکردن لە کوردستان نەوەستاوە. بگرە زیاتر و زیاتر بووە و هەموو ڕۆژێک شتی تراژیدیای نوێترمان بۆ دەخەڵکەنن. ئەمە لێرەوە ئیدانەی ئەو کارە تیرۆریستیانە ئەو دوو عیزبانە دەکەین، داواکارین لەخوای گەورە ئەو دوو عیزبان لە ناو بەرێت.